خوا لێی خۆش بوو ساروک مام جەلال کە لە دەستدانی ئەو خەسارەتێک بوو تاوان بۆ هەموو ملەتی ئێمە وەکو کوردستان و وەکو عێراق و حتا ئەتوانی بڵین وەکو مرۆڤایەتی چونکە ئینسانێکی مرۆڤ دۆست بوو مافناز بوو پێمان وایە ئێمە دەتوانین سوود لە تەجروبەی ئینسانی مام جەلال وەربگرین بۆ ئەوەی بتوانین هەم ناوخۆیمان یەکتر باشتر ڕێک بخەین و هەروە بۆ دۆستانیشمان ئیسبات بکەین کە ئێمە دەتوانین ڕێز لە سەرکردەکانی ملەتی خۆمان بگرین. مام جەلال کۆکەرەوە بوو، کۆکەرەوەی هەموو پێکهاتەکانی عێراق بوو. ئێستا بڕۆ عەرەبیش خۆشیانەوێ، تورکمان خۆشیانەوێ، هەموو پێکهاتەکانی گەلی عێراق مام جەلالیان خۆشەوێت چونکە مام جەلال بەبێ جیاوازی خزمەتی هەموو لایەکی دەکرد. مام جەلال بەبێ جیاوازی نەیگوت ئەمە کوردە و ئەمە عەرەبە، هەر کەسێک حەقی خۆیەدایە. لەبەر ئەوە ئێستا کە ئەم ماتەمینیە سەرتاپای عێراقی داگیر کردووە، هەروەها جیهانیش ئەگەر ئێوە ملاحەزە بکەن لە ڕاگەیاندەکان بزانن جیهان چەند پەرۆشی وەفاتی مام جەلالە. لەبەر ئەوەی مام جەلال تا کاریزمایەک بوو جێگای دەستی لە هەموو شوێنێک دیار بوو. هەر لەبەر ئەوەشە ئێستا هەموو خەڵک دڵگرانە بە کۆچی دوایی سەرۆک مام جەلال و خوا بە بەهەشتی بەرینی شادکە و خوا سێبووری ئێمە و خانەوادەکەشی بدات. مام جەلال هەرچی باسکەی لە مەوقوفەکانی مام جەلال بە تایبەت بۆ پێکاتەکان ئەوە مام جەلال بوو هەردەم باسی چەپکە گوڵەکەی ئەکرد. ئەیگۆ هەمومان پێکەوە جوانین پارێزگاری لە هەموو ئەەکەم ئێمە وەک کاکەیی دەشتی نینەوە ئەمڕۆ گەورەترین تازیەمان لە سنوورەکە بۆ مام جەلال دانا لەو هۆڵەی کە مام جەلال بۆ کاکەیەکان دروستی کرد. بەڕاستی کارەساتێک بوو. ئەمڕۆ برایانی شەبەک، برایانی مەسیحی، برایانی کاکەی لەگەر تورکمان و عەرەبی سنوورەکە هەموو وەکو ئەوەی کە باوکیان لەدەستداوە، وەکو ئەوەی کە کەسی خۆیان لەدەستداوە ئامادە بوون لەم تازیە کە سەرکردەیەکی قارەمان بوو کە باوکی ملەتی کورد بوو، باوکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، باوکی مافی مرۆڤ بوو، باوکی خانەوادەی شەهیدان بوو، باوکی کەم ئەندامان بوو. یعنی بەڕاستی وەصف ناکرێت لە جیهان و لە عێراق و لە کوردستان. بەڕاستی یعنم هەرچی بلێ وەصفی قەت تەواو نابێت چونکم لە دەستدانی ئەوە جارێکی تر باوەڕ ناکەم پیاوی مەزن و پیاوی سیاسی بێتە ناو ملەتی کوردستان و داەوە لە ملەتی کوردستانیش دەکەین بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو خەباتە کە مام جەلال کردیە بە تەمەنی خۆی ئەو ڕێبازەی بیپارێزن و ئینشاءالله داوا لە خوایش دەکەین ڕوحی شاد بێ، ئۆغری خێر بێ، جێگەی بەهەشت بێ. خۆتەزانی لێرە عەشیرەتی کاکەی لێرە بە بۆنەی کۆچی دوایی مام جەلال دانیشتنە بە خۆمانە و ئەوی کوردەکان و شەبەکەکان و مەسیحیەکان و تورکمانەکان هەموو لێرە بوون. بەخەفەتەوە داخێکی گەورەیە لە بۆ مام جەلال کە ئەلعان مام جەلال چوو لە دەستمان نەما. ئەمە دەبی فکر بکەینەوە کە مام جەلال هەر لە 12 ساڵیەوە لە دەرەوە بوو، لە دەرەوەی وڵات و لە تەعاب و لە ناو چیاکان و شاغ و داغ هەتا گەیشتەیە ئەو ڕێبازەی بردە سەر. مام جەلال زۆر کەلەنێکی گەورەیە لە بۆ کورد هەموو کوردستان، لە بۆ عێراق. مام جەلال پیاوەکی عاقل بوو، پیاوەکی سیاسەتی بوو، پیاوەکی مثەقەف بوو، پیاوەکی ڕۆشنبیر بوو، باوکی هەمومان بوو. هەموو مەشاکلێکمان بواە دەگەیشتە ناو کوردستان ئەو مەشاکلەی لە بۆمان تەواو دەکرد. ئێمە بەنسبە لە کاکەیش خۆی لەگەل ئێمە زۆر باش بوو، لەگەڵمان ئێمە مام جەلال لەبیر بوو، هەر تشتێکمان پێویست بوو. ئەو قاعەیە ئەو سێبەرئیسەکەمە لە دانیشتینە ئەوە مام جەلال چوونە لای لەگەڵ جەماعەت بۆمان ئەوەی کرد و حتا بمرین ئێمە مام جەلال لەبیر ناکەین. هەزار سەلاو بۆ ڕوح و پیاکی گیانی مام جەلال.